هاوکاتی دەستپێکی سەردانەکەی سەرۆکی ئەمریکا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئاماژەکان وەها نیشان دەدەن ئەم ناوچەی گیان لەبەردەم قۆناغێکی نوێدایە لە ڕوانگەی گۆڕانکاریەکان لە سیاسەتەکانی ئەمریکادا بەرامبەر سووریا، یەمەن، بەحرەین، هەروەهاش ڕێکەوتنی وڵاتانی ناوچەکە لەسەر بەرەنگاربوونەوەی دوو مەترسی تێرۆریزم و پاوەندخوازیەکانی ئێران. This moment in history calls for us to strengthen our cooperation. ئەم ساتە وەختە لە مێژوودا داوامان لێ دەکات هاوکاریەکانمان تۆکمە بکەین بەرامبەر مەترسیە هاوبەشەکانی ڕوبەڕوومان دەبنەوە لەلایەن داعش و ڕێکخراوە ترۆریستەکانی ترەوە و هەروەهاش لە وڵاتانی وەک ئێران کە پشتیوانی لە ترۆریزم دەکات. ئەمریکا و ئیسرائیل بە یەک دەنگڕای دەگەێنن هەرگیز و هەرگیز نابێت ئێران چەکی ناوچی هەبێت. لە وتارەکەشیدا لە کۆنگرە لوتکەیە ئیسلامیەکەی عەرەبستانی سعودیەدا سەرۆک ترامپ جەختی لە مەترسیەکانی کۆماری ئیسلامی ئێران کردەوە کە پشتیوانیەکی زۆری ڕژێمەکەی بەشار ئەسەد دەکات لە سووریا. لە لوبنانەوە بۆ عێراق و بۆ یەمەن ئێران چەک و مەشقکردن بۆ ترۆریستان و ملیشاکان و ڕێکخراوە توندڕەوەکانی تر دابین دەکات کە وێرانی و ئاژاوە لە سەرانسەری ناوچەکەدا دێنە ئاراوە. دەیان ساڵە ئێران ئاگری قەیرانی ئاینزایی و تیرۆر خۆش دەکات. حکوومەتی ئێران بە ئاشکرایی قسە لەسەر کۆمەڵکوژی و پەیمانەکانی بۆ لەناوبردنی ئیسرائیل و مردن بۆ ئەمریکا دەکات. سەرۆکوەزیری ئیسرائیلیش جەخت دەکاتەوە لەوەی چاوی لە ڕێ بۆ بەرەنگاربوونەوەیکی هاوبەشی مەترسیەکان لەگەڵ ئەمریکادا. دەمەوێت بزانیت چەندە سپاسگوزارین بۆ گۆڕانی سیاسەتی ئەمریکا بەرامبەر ئێران کە بە ئاشکرایی ڕادگەیاند. دەخوازم بزانیت چەندێک بۆ بڕیارە تۆکمەیە دەزانین بۆ ڕێگەگرتن لە بەکارهێنانی چەکی شیمیایی لە سووریادا و دەژمەوێت پێت بڵێم چەندێک سپاسگوزاری جەختکردنەوەکانین بۆ ڕێبەرایەتی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. داران دەزانێت کە وڵاتانی عەرەبی ناوچەکە و ئیسرائیلیش هاوڕان لەگەڵ ئەمریکادا لەسەر دۆسەی ئێران، بەڵام دەڵێت بە ئەمریکا هێورتر بێت تا تێگەیشتنێکی باشتری هەبێ. ئێران و ئەمریکا لە 40 ساڵی ڕابردوودا پێکەوە بە ڕێگایەکی خواروخێشدا ڕۆیشتوین. ئەمریکایەکان هەموو شتێکیان دژی ئێران بەکارهێناوە و هەمیشەش کستیان هێناوە. ئەمریکایەکان ئەم ناوچەی ئێمە ناناسن، ئەوانەی ڕاوێژیان دەدەنێ ئەو فەرمانڕەوایانن کە ئەمریکا چاواشە دەکەن یانیش بە پارە هەندێک ئەمریکایی دەکڕن. ئەم ڕاگەیاندانە دژ بە ئێران هەرتەنها لە ئەمریکاوە نییە، بەڵکو لە ئەوروپاشەوە دەنگی ناڕەزایی بەرز بۆتەوە بەرامبەر سیاسەتەکانی تاران. ئەوە بەشێکە لە ڕاستی کە ئێران ڕۆڵێکی ئاڵۆزکاری هەیە لە زۆرێک لە قەیرانەکانی ناوچەکەدا و بە تایبەتیش لە عێراق و سووریادا. دەبێت پەیامەکە ئەمە بێت. ئێمە ئامادەین بۆ کارکردن لەگەڵ ئێراندا تا بەرپرسانە لە ناوچەکەدا ڕەفتار بکات و پشتیوانی سیاسەتی ئاشتی بکات، نەک تیرۆریزم. هاوکاتی گەیشتنی سەرۆک ترامپ بۆ ئیسرائیل دەیان کەس لە بەردەم باڵێۆزخانەی ئەمریکادا لە تەل ئەڤیڤ ناڕەزایی خۆیان دەردەبڕی بەرامبەر سیاسەتەکانی سەرۆکی ئەمریکا لە دەمێکدا ترامپ پەیمانی کاری پێکەوەیی دەدا لەگەڵ ئیسرائیلدا بۆ گەیشتن بە ئاشتی. هاوکاتی ئەم سەردانەم زۆر ئاماژەی هیوابەخشم بینی کە دەمانبات بۆ ئەو بڕوایەی بەڕاستی دەتوانین بگەینە ئایندەیەکی ئاشتیانەی زیاتر بۆ ئەم ناوچەیە و گەلانی هەموو بڕوا ئاینیەکان. سەرۆک ترامپ بۆ یەکەم سەرۆکی ئەمریکا سەردانی دیوارە پیرۆزەکەی ئۆشەلیم بکات لە ئیسرائیل کە خەڵکی سەر بە ئاینە جیاوازەکان بەردەوام سەردانی ئەم شوێنە پیرۆزە دەکەن و نوێژ و نزای خۆیانی لێ دەکەن. هاوکاتی سەردانەکەشی بۆ بەیتلەحم و کۆبوونەوە لەگەڵ سەرۆکی دەسەڵاتی فەلەستینیەکاندا سەرۆک ترامپ باسی لەو هێرشە کرد کە لە شاری مانچستەری بەریتانیا ڕوویدا. هاوسۆزیەکی بێچەندوچۆنی گەلی بەریتانیان زۆر گەنجی جوانی بێتاوان کە ژیانی خۆیان بەخۆشی بەسەر دەبرد بە دەستی بەدکارە دۆڕاوەکانی ژیان کوژران. وەک بەشێک لە یەکەم سەردانی بۆ دەرەوەی ئەمریکا، دانەڵد ترامپ سەردانی ڤاتیکان دەکات و بۆ 20 خولەک لەگەڵ پاپا فرانسیسدا کۆ دەبێتەوە. ئەگەرچی پێشتر یەکتریان نەبینیوە، بەڵام جیاوازیەکی زۆر لە نێوانیاندا هەیە لەسەر ژمارەیە دۆسێ لەوانە ژینگە و کۆچبەری و چەکی ناوچی. وەلێ تێگەیشتنی هاوبەشیشیان هەیە لە دۆسیەکانی وەک مەینەتی کریستیانەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بەدەست توندڕەوانی ئیسلامیەوە.